بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لەبێ و کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن. ئەمڕۆ لە پرۆگرامێکی نوێ لە پەیامی ڕۆژ لەگەڵتانی لەگەڵ هاوکارێکی نوێمانەویش خاتوو ستارە یاسین مێ دەکەین لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی پرۆگرام. خوشحاڵم بەناوی خوا ستارە خوشحاڵم لە ئەزمونێکی تری کاری ڕاگەیاندنم خۆمە بینەوە لە سەر شاشە جوانەکەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام. هیوادارم ئەم قۆناغە و ئەم کارکردنە بێتەمای ڕەزامەندی خوای گەورە و هەروەها سوودێک بە کەناڵی ئاسمانی پەیام و بینەر خۆشەویستەکانی بگەێنێت. بەڵێ خاتوو ستارە مەژمێتی سەرکەوتنی پێ بۆ خوازیین دڵخۆشین کە لەگەڵ ئێمە بەردەوامە بیت. بەڵێزان لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ وێڕای ئامادەکردنی کۆمەڵێک ڤیتی و بابەتی جیاواز لە شار و شارەشەکان دەربارەی کۆمەڵێک چالاکی بە دیاریکراویش پرۆگرامی پەیامی ڕۆژ تایبەت دەبێت بە ڕووماڵکردنی چوارەمین کۆنگری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دەبەسترێت و هەروەها کۆمەڵێک زانیاری لەوبارەوە دەگوازینەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. بەڵێ ستارەخان چیمانەیە؟ کاکشوان ئەمڕۆ لە شاری سۆران ڤیتێکیان بۆ ئامادەکردوین هاوکارانمان کە ئەویش دەستگای نووری حیکمە خولێکی پەروەردە پێگەیاندنی کردوێتەوە و ئاهەنگی کۆتاییان کردەوە. دەچینە لای ئەو ڤیتێ. بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين وقليل من الآخرين. بسم الله الرحمن الرحيم. سەرەتا بەخێرهاتدان دەکەین. دەستان خۆش بیت. ئێمە لە لەقی سۆرانی دەستگای نووری حیکمە ساڵانە دوای کۆتایی هاتنی دەوامی قوتابخانە هەڵدەستین بەکردنەوەی خولی هاوینە بۆ پەروەردە و پێگەیاندنی منداڵان. سپاس بۆ خوای گەورە ئەم ساڵیش ئەو خولەمان کردەوە کە نزیکەی 2 مانگونی زیاتری خایاند و نزیکەی 200 قوتابی بەشدار بوون. لەم خولەدا کۆمەڵێک وانە خوێندران هەرێک لەوانەکانی فێربوونی پیتەکان و قورئانی پیرۆز و بنچینەکانی ئیمان و ئیسلام و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ کۆمەڵێک ئاداب و ڕەوشتی ئیسلامی
و سپاس بۆخوای گەورە ئەمڕۆ لە ئاهەنگێکدا کۆتایی بەم خولە دەهێنی. دەستخۆشیم هەیە بۆ دەستگای نوورە ئێکمە بوو مامۆستاکان و هەروە لەم خولی هاینە فێری زۆر شتیان کرد و فێری پێغەمبەرەکە بناسە و ئەم شتانەیان کرد و پێغەمبەر صلی الله چۆن لەدایک بوو هەروە دەستخۆشی لە مامۆستاکانم دەکەم و لە ئادابیش فێر دەستنوشتن بووم و فێری زۆر شت بووم و کە مامۆستاکان فێریان کرد و دەستخۆشی دەستگای نوورە ئێکمە دەکەم و دەستخۆشیش لە مامۆستاکانم دەکەم. فێری شتیوان بوو فێری زانیاری پێغەمبەر خدا لەسەر بێ فێر بووم چۆن لە جیاوە لە تەمەن چەند ساڵی باوکو دایک و شتێ مردووە لە جێ وحی لۆ هاتووە ئەو شتانە زۆر فێر بووم و کاتێک من نەهاتبوومە ئێرە من هەموو کاتەکانم بە فێرۆ چووم. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد باسط المعروف جميعه محمد صاحب الإحسان والكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم فيدا بويلا وهار ما لو خاك وشكو دما هزار شكر بو خدا روانك رايبو إما مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم يا ربي بالمصطفى بلغ بقاصد لنا واغفر لنا ما مبارك يا واسع الكرم. فێری قورئانیان کردم فێری زانیار و زانیاریان کردم فێری ژیان نامەی پێغەمبەریان کردم. زۆر دەستخۆشی بۆ مامۆستاکانم ئەەکەم کە ئەم ماوەیە زۆر بە ئێمە ماندوو بوون هیوادارم هەموو دەمێک سەرکەوتوو بم. فێرە زۆر شت بوومە قورئانم خوێندیتەوە یعنی ئەمن زۆر بە زۆری قورئانەکان نازان فێریان کردیمە. دەستخۆشیم هەیە بۆ مامۆستاکانم فێری زۆر شتیان کردم قورئانم زۆر فێر بووم فێری ئادابەکانیان کردم چۆن بچمە بێم بڕۆم و بۆ مزگەوت بێمەوە. ئەمە لێرە دەستخۆشی لە سەنتەری نووری حیکمەش دەکەم بە تایبەتی مامۆستاکان فێری قورئان و پاکان ئیسلام و ئەوانە. حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله يا شفاء بخشد لي مؤمن وعاشق تو يقيم بولم خدا خوي ناوي ناوي بعدم آيات الشفاء والله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله الله حياتي من وصالته مماتي من فراقته. بەڵێ عزیزان زۆر سپاس بۆ هاوکارانمان لە شاری سۆران و ڤیدیۆیان بۆ ئامادەکردوین و هەروەها لە شاری سلێمانی سێمین فیستیڤاڵی بەنگ ڕۆشناییمانە بەڕێوە چووە لەسەرەوە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردوین دەچینە لای فەرموو. وڵایزان
دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانیەوە لە کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کەمڕۆ بڕیارە لە شاری سلێمانی دەست پێ بکات. ڕامیار کۆمەڵێک زانیاریمان بۆ گوازێتەوە دەربارەی کۆنگرەکە. ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکان گوازیتەوە. بەڵە شوان سڵاوی خواتان لێبێت، بەیانیتان باش. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی بڕیارە کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڕێوە بچێت. دیارە ئەمە چوارەم کۆنگریانە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەنجامێدێن. دیارە ڕێکخراوەکە لە ساڵی 1992 دامەزراوە وەکو یەکەم ڕێکخراوی ئافرەتان ئەو کاتە دامەزراواتە، پێشەوە ڕێکخراوی دیکەی ئافرەتان نەبوو، بۆیە ئەوان لەو کاتەوە تاوەکو ئێستا بەردەوامیان هەیە لە بواری پەروەردە و پێگەیاندنی ئافرەتان. دیارە ئەم ساڵیش بە دروشمی ئیسلام بەرنامەی ژیانمانە کۆنگرەی چوارەمی خۆی لە شاری سلێمانی دەبەستێت. ینی لە کۆنگرەکەیە بڕیارە 165 ئەندام بەشدار بن کە قسە لەسەر پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە دەکرێت و هەروەها هەڵبژاردن بۆ دەستەی نوێ دەکرێت. لە هەمان کاتدا بڕیارە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە کاشمێر دەبەدوا وتارێکی هەبێ لێرە و بە ئامادەبوونی ئەندامانی دیکەی سەرکردایەتی و ینی لایەنی دیکە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لێرە ئامادە بن. من بەشێک لە زانیاریەکانی دیکە دەمێت بۆ بەڕێز قمریەخان جێبێڵم سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە و زیاتر قسەی لەسەر بکات. قمریەخان سڵاو لێبێت. سپاس دەکەم. ڕێکخراوەکەتان ڕێکخراوی کۆنا، ینی لە 92 ئێوە چالاکیتان هەیە. ئێستا کۆنگرەی چوارەم ئەنجامەدەن چ گۆڕانکاریەکە کرێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە دروشمی ئیسلام بەرنامەی ژیانمانە دەست دەکەین بە کۆنگرەی چوارەمی خۆمان کە دیارە کۆنگرە لە هەموو حیزب و ڕێکخراوێکە بۆ بە خۆداچوونەوە و پێداچوونەوە بە کار و چالاکیەکانی ڕابردوو و هەموارکردنەوەی پێڕەوی ناخۆی ڕێکخراوەکەیە و بۆ هەڵبژاردننی دەستپێی نوێی بەڕێوەبردننی ڕێکخراو ئەنجامەدرێت. ئێمەش لەم کۆنگرەیەدا لە هەوڵی ئەوە داین بەپێی ئەو واقعە پەروەردەی کۆمەڵایەتی سیاسی ئابووری کە لە هەرێمی کوردستانە بەپێی پێویست ئێمەش گۆڕانکاری و هەمواری پێڕەوی ناوخۆی ڕێکخراوەکەمان بکەین و جارێکی تر سەرجەم ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەم کۆنگرێدا بەڵێنی پابەندبوونی خۆیان بە بەرنامە و شەریعەتی ئاینی ئیسلامەوە ئەدەن بۆ ئەوەی ئەزانین کە ئەمڕۆ بە کۆمەڵێ هۆکاری جۆرا و جۆر ئافرەتانی ئێمە، ژنان و کچانی ئێمە بەلاڕێدا براون، بۆیە ئێمە جارێکی تر هەوڵ و جوود و ماندووبوونەکانمان دووپاتەکەینەوە و بە هەموو گڕوتینێکەوە کار ئەەکەین بۆ بەردەوامی لە کاروانی خزمەتی ئیسلامەتی و کاروانی خزمەتی ئافرەتانی کۆمەڵگەی کوردەواری بە پرۆژە و بەرنامە و پلانێک کە دژایەتی ئەو پلان و بەرنامانە بکات کە لە ڕاستیە ئافرەتانی ئێمەیان دوور خستوێتەوە لە پاراستنی بە هەواڵەکانیان و دووریان خستوونەتەوە لەو پابەندبوونە پێویستەی کە خزمەت بە ژیانێکی ڕوون و ڕووناکیانەکات. ئەمڕۆ چەند ئەندام بەشدارە بێت لە کۆنگرەکەیە و ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت بە وردی پێما بێ پەیڕەوە، ینی پەیڕە و لەگەڵ ئەم 165 ئەندامە هاوتوێ دەکرێت ئەوانیش ئەبێ ڕاو بچۆنی خۆیان هەبێ و پێشنیاری خۆیان هەبێت یاخود پەیڕەوەکە تەنها دەخوێندرێتەوە و پرسیار و پێشنیار و ئەوانە نابێ بۆ پێ. بەڵێ دیارە ئێمە ئێستاک ئەوەی ڕەشنووسێکی پەیڕەومان ئامادە کردووە، ئەویش بە وەرگرتنی ڕاو سەرنجی ئەندامانی خۆمان لە سنووری لقەکانمانەکە لە کۆنفرانسەکانە کراوە تاوتێ کراوە. ئەمڕۆ ئەو ڕەشن و سەجارێکی تر ئەخرێتە بەردەم سەرجەم ئەندامانی کۆنگرە و ئەندامانی کۆنگرە ڕاو سەرنج و ڕاستپاردەی خۆیان ئاراستی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگراکەن و ئەوەی کە پێویستە لێرە دەبێتە ڕاستپاردە و لە داهاتوە کاری لەسەرەکرێ. واتە ئێمە ئەوەی کە هەمانە ئێستا وەک ڕەشنووسە نەک ئەوەی بڵێ ئەسلی پەیڕەوەکەیە. بۆیە سەرجەم ئەندامانی کۆنگرە مافی بەشداریکردنیان هەیە لە سەرجەم بڕگە و بابەتەکانی پەیڕە و چ لە هەیکەلی ڕێکخراوەکە چ ئەگەر بۆ ئەو ئامانجانەی کە دیاریمان کردووە و ئەو میکانیزمانی کە ئیشی لەسەرەکەی. من پێشتر لە کۆبنوویەکە بەشدار بووم کە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی باڵا هەر لێرە لەم بینایە لە ڕێکخراوی خوشکان ساستان کرد، باسان لە هەنێک گۆڕانکاری کرد وەکو بڵێن ئەپدەیتێک بۆ ڕێکخراوەکە و بۆ بەرنامەی کاری ڕێکخراوەکە. ئەگەر بۆ بینەرانیشی باس
بەڵێ دیارە ئێمە بۆ ئەم کۆنگرەیە و بەستنی ئەمڕۆ بۆ بەستنی ئەم کۆنگرەیە کۆمەڵی ڕێکار و کارمان کردووە یەکێک لە ڕێکارەکان سازدانی کۆبوونەوەی ڕاوێژکاری بووە لەگەڵ سەرجەم پسپۆڕان و شارەزایان و کەسانی ناو حیزب لە سەر ئاستی باڵا و ئێمە هاتوین ڕاستپاردە و پێشنیار و سەرنجی ئەو کۆبوونەوە ڕاوێژکاریانشمان خستووەتە ناو ڕەشنووسی پێڕەوەکەوە و ئیشی لەسەرەکەی. باشە پێشتر ینی باستان لەوە کرد ڕێکخراوی خوشکان تەنها تایبەت نییە بۆ کەسانی کە لە چک بەسەرن ینی پێویستە خەڵکی تریش بێ بەرنامەی ئێوە بۆ خەڵکی تریشە بۆ ئەوانشن کە بنمونە کۆمەڵێک بابەتی کچ ئێستا کە پێیەکە کچی تازە پێگەیشتەوەوانە بەرنمەکانی ئێوە بۆ ئەوانیشە ینی ڕێکخراوێکی داخراوی ئیسلامینین تەنها کار بۆ ئەو چینە بکەن کە بڵێن ئەوانەی کە ئیسلامینیان لە خێزانێکی ئیسلامی پەروەردە بوون پێشتر شتیوان بینیوە لەنا لە ڕاستیە ئێمە کە بە دروشمی ئیسلام بەرنامەی ژیانمانە هاتوین ئەمانەوێت کار و پرۆژە و بەرنامەکانمان ڕێک بخەینەوە هەر بۆ قەناعەتەوەی کە ئیسلام ڕەحمەتون للعالەمینە تایبەت بە چین و توێژێکی دیاریکراوی کۆمەڵگە نیە بەڵکو ئێمە وەکو ڕێکخراوێکی جەماوەری وەکو ڕێکخراوێکی شارستانی وەکو ڕێکخراوێک کە لە خەمی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەدەین ئێمە ئەمانەوێت دەستی یارمەتی و هاوکاری و پشتیوانی و پەروەردەیمە و خزمەت گوزاریمان بگات بە سەرجەم ئافرەتان لە هەر حیزب و لایەنێک بێت بەبێ جیاوازی چونکە ئێمە نامانەوێت بەس لە دائیرەیەکی داخراوی خۆمانە کار و چالاکی بکەین ئێمە ڕێکخراوێکین لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێستا ڕێکخراوێکی دیارین و دیارە لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی ترا لە کاتی پێویستە کاری هاوبەش و کاری پێکەوەیمان هەبووە و پرۆژەی هاوبەشمان هەبووە ئەو پرۆژانی کە زانیمانە خزمەتی گشتی بە کۆمەڵگەی کوردەواری و بە ئافرەتانەکە. دۆخی ئێستای کۆمەڵگا تا چەند پێویستی بە ئێوە وەکو ڕێکخراوێکی ئیسلامی چونکە پێشتر باستان کردووە شانبەشانی ئێوە هەنێک ڕێکخراوی تر هەن هەنێک دەستگا و ڕاگەاندن هەن کە بۆ بەلا ڕێدابردننی کچانی تازە پێگەیشتوو ینی ئێوە تا چەند توانیوتانە بەر بەو تەوشمە خراپە بگرن کە ئێستا لە نێو کۆمەڵگایە بۆ بەلا ڕێدابردننی گەنجان و لاوان ئێوە چۆن توانیوتانیان چۆن دەتوانن بەر بەم بابەتانە بن هەروەک لە مێژە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کار ئەکات لەسەر پەروەردە خێزان و گەشەدان بە توانەکانی ئافرەتان ئێمە بە گروتینێکەوە قۆناغ بە قۆناغ بە پێی پێویستی قۆناغی کۆمەڵگە کار ئەەکەین بۆ برەودان بە پەروەردەیەکی ڕەسەن و پەروەردەیەکی تەندروست چونکە ئەمڕۆ ئێمە ئەبینین کە پەروەردە لە هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک بەلاڕێ دابراوە بۆیە بە هەموو توانای خۆمان ئێمە بەو ئاڕاستەیە کارەکەین کە نەهێڵین پەروەردەی ناتەندروست و پەروەردەی ناڕەسەن باڵ بکێشێت بەسەر کۆمەڵگەکەماندا ئێمە کارە خێرخوازی و خزمەت گوزاریەکانمان جارێکی تر بە شێوەیەک ڕێگەخێنەوە کە زۆرترین ئافرەتان بتوانن لێی سوودمەند بن و ئەمڕۆ ئەبینین کە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کێشەی فراوانی خێزانیمان هەیە کێشەی هەڵوەشانەوەی شیرازی خێزانمان هەیە بۆیە ئێمە کار ئەەکەین لەسەر پاراستنی خێزان و پاراستنی بەها باڵەکانی کۆمەلگا و ئەوەی کە ئەبینین لەسەر ئاستی کۆمەڵایەتی دیسان ئێمە تووشی قەیرانی کۆمەڵایەتی و شێوی کۆمەڵایەتی بووین لە کۆمەلگەدا بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بوونی خۆمان و وجودی خۆمان لە هەموو کات بە پێویسترە زانین بۆ خزمەتی خێزان تاک پەروەردە و کۆمەڵگەیەکی تەندروست لە هەرێمی کوردستان وەکو کۆتا پرسیارمەوە بێت ئەو خول و ڕاهێنانەی کە لە ماوەی ڕابردووە کردوتانەتەوە ئێوە دەتوانن بەشێکی باس بکەن ینی وەکو ئەوەی کە زۆر گرنگ بێ بەلاتانەوە بۆ ئافرەتان و کچە هەروەک باسم کرد ئێمە خولەکانمان خولی پەروەردەیی بوون پاشان خولی ڕۆشنبیری گشتی زانیاری گشتی خولی تەندروستی و خولی ڕاهێنانی کاری دەستی بۆ نمونە درومان و دەزڕەنگینی بوون و یەکێک لە خولە هەلە گرنگەکانی ئێمە کە ئێستا لە زۆربەی وڵاتان ئیشی لەسەرەکەن تەنانەت نەتەوەیە گرتوەکان بە ئامانجێکی سەرەکی دایناوە خولی نەهێشتنی نەخوێندەواریە لە ناو ئافرەتانە کە ئێمە لە سەرجەم لقەکان کارمان بۆ ئەوە کردووە لەگەڵ هەموو ئەمانەدا ئێمە سێمیناراتی پەروەردەیی و ڕۆشنبیری و زانستیمان هەبووە بۆ خستنە ڕووی واقعی ئافرەتی کورد و دەرخستنی ئەو ئافرەتە کەڵانەی کە لە نێو کوردستانە هەبوون و کورد بوون و مێژوویەکی جوان و پاکیان هەیە
بە خزمەتی گەل و میلەت و کۆمەڵگەکەیان. بۆیە ئێمە بەردەوام ئەبین لەو ڕێچکەی خۆمان بە میکانیزمی نوێ بە کاری نوێ بە پرۆژەی نوێ و ئەبینە قەڵخانێک بۆ پاراستنی پەروەردە و بەهای باڵا و بەهای ڕەسەنی کۆمەڵگە ئینشاءالله. خۆش بە خۆملیخان سپاس بۆ جەنابەت سکرتەری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سپاس دەکەم. بەڵێ بڕیارە ینی کۆنگرەکە لە کاشمێر 9 خولەکەەوە دەست پێ دەکات وەکو ئاماژە بکرد لە شاری سلێمانیە بەرەبەرە هۆڵەکە ینی پڕ دەبێت ئێرە ئەوەی کە بەشداریە کات ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانن و 165 ئەندام وەکو بە بیرهێنانەوەیەک بەشداری دەکەن لە کۆنگرەکە و بۆچوونی خۆیان دەدەن لەسەر هەمواری پەیڕەوی ڕێکخراوەکە کە دوای ئەوەی کە گفتوگۆ کرا سەرەتا ینی پێناسی ڕێکخراوەکە دەکرێت و کار و چالاکیەکان دەناسێنرێت دوای ئەوە قسە دەکرێت لەسەر هەمواری پەیڕەوی ڕێکخراوەکە بەو ئەندامانە سەرنج و پێشنیارەکانیان دەدەن بۆی کە 4 ساڵی داهاتوو بەرنامەکارەکانیان چۆن بێت بە چ میکانیزمێک کار بکەن و لە ماوەی ڕابردوودا چۆن بووە وەکو ئاماژەم پێکرد پلانەکانیش ئامادەکراوە و قسەی لەسەر دەکرێت و کەمێکی دیکە لێرە دەست پێ دەکاشوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی لەگەڵ مامون سپاس بۆ زانیاریەکان. هیوای سەرکەوتنە خوازین بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە 4مین کۆنگرەیانە بە هیوایەی ئەم کۆنگرێ بێتە هۆی چالاکردنەوەی ڕۆڵ و بوونیان لەناو کۆمەڵگە. ئازیزان دووبارە لە سلێمانی دەچینە لای فستیڤاڵی دەنگ ڕۆشناییمانە بۆ نابینایان کە سازکراوە و هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردوین و لەم ڕگایە بینەری ئەو فستیڤاڵە دەبین. سەرەتا سوپاسی خوای گەوراکەین کە کەسانێک هەن لە سارەمی کوردستانە جێگەی چاوەگرن بۆ ئێمەوە بەردەوام خۆبەخشانە کتێب بۆ ئێمە خوێندنەوە و بەردەوام کاتەکانی خوان با خوێندنەوەی کتێب بۆ ئێمە گرتووە بۆی کە بتوانێت خزمەتێ بە نابینایان کەن. ئێمە ئەمڕۆ کە خۆشبەختانە لە فیسڤالێکی گەورەین کە سەدان نابینا لێرە کۆبوونەتەوە بۆی کە خزمەتێکیان پێ بکرێت لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیەوە بۆی کە فلاشێکیان پێدەێت کە 64 گێگایەوە 130 کتێبی جۆراجۆر لە هەموو بابەتەکان لە ناو ئەم فلاشات تۆمار کراوە لەلایەن ئەو کەسایەتە بەڕێزانە و ڕێکخراوی ڕۆشنایی نابینان بۆ یەکەم جار لە هەولێر ئەم فیستیڤاڵی ساز کردو و دووەم جاریش لە سلێمانی کە بتوانین هەموو نابینایان ئەوان یەکی لەو ڕێگانی کە ئیگرنە بەر ڕێکخراوی ڕۆشنایی نابینان ئەوەیە کە بەبێ جیاوازی خزمەت بە هەموو نابینایان کەن و ئەم کتێبانە بگا بەدەست هەموو نابینایەک بێ بەرامبەر تا نابینان لەو گەشەگیری و بێتاقەتی کە هیان بووە لەو فەراقانەی کە هیان بووە بە گوێگرتن لە کتێب پڕیکەنەوە چونکە کتێب باشترین هاوڕێیە بۆ مرۆڤەکان مامۆستایەکی بێدەنگە بەڵام بۆ ئێمە بە دەنگێکی بەجۆش هێتە وەڵام و بۆ پێمان ئەڵێ بەردەوام گوێم لێ بگرە بۆ ئەوەی لە ڕووی فەلسەفی و لە ڕووی ڕۆشنبیری و ئەدەبی و کەسایەتێکی باشە لێ دەرچێەوە خزمەتکاری ئەم کۆمەلگایە بیت و ئارگ نەبی بەسەر کۆمەلگا و خێزانەکانەوە و ئێمە نابینان بیسەلمێنین کە ئێمەش عاشقی کتێبین و هەمیشە حەزەکەین ئاشنابین لەگەڵ کتێب ئەگەر خەڵکە ئاسایەکان لە کتێب تۆراون ئێمە ئەمانەوێت جارێکی تر ئەم ڕێڕەوە گرنگی پێبینەوە کەسەکان لە ڕێی نابینانەوە جارێکی تر عشقان بۆ کتێب دروست بێتەوە بتوانین ئەوانیش بەردەوام ئاشنابن بە کتێب و هاوڕێی کتێبن چونکە هەر میلەتێ هاوڕێی کتێب و ئاشنابوو لەگەڵ کتێب میلەتێکی ڕۆشنبیر و سەرکەوتوو ئەبێ بۆیە ئێمە نابینانیش لەم بوارە ئەسپی خۆمان تابدا و ڕێکخراوی ڕۆشنایی نابینان هەوڵیاوەکە لەم بوارە یەکێ بە لەو ڕێکخراوانەی کە لە لووتکا و بێڕکەبەر بتوانێت هەموو ئەو کتێبانە تۆمارکە و بیخاتە خزمەتی نابینان. لە ڕاستە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆیی هەمیشە لە خزمەتینی نابینایاندا بووینە لە هەموو بوارەکانی ژیان لە بواری مادەت لە بواری معنەویکردنەوەی کۆڕ و سیمینار و گرنگ ئەوەی کە هەر پرۆژێک سوود بە تاچی نابینە بگەین ئێمە هەوڵمانداوە کە ئەنجام بدەین دەستمان پێ بگا. ئەو پرۆژە ئەمڕۆژ ئەمە بەشی دومی سێمین فستیڤاڵی دەنگ ڕۆژناییمانە لە شاری سلێمانی هەڵبەتە سێ فستیڤاڵمان لە هەولێر کردووە ئەمڕۆ سێم فستیڤالەشە لە شاری سلێمانی دەکەین بۆ 130 کتێب. طبعا ئەوەی کەوای لێکردنەوە پرۆژە ئەنجام بدەین بە سۆنگی هەستکردنمان بە بەرپرسیارەتی خەمخۆریمان بۆ تاچی نابینە بۆی کە تاچی نابینە ئاس ڕۆشنبیری بەرزبی بۆی کە تاچی نابینە کەسێکی هۆشیار بێ و ئێمە هەمیشە ویستومانە کە نابینە خوێنەر بێ
پێ بگە جێگە و پێگەی خۆی هەوی ناو کۆمەلگادا نابینا بێتە کەسێکی خوێندەوار و بۆدا یعنی هەوڵماندایە کە کتێبانە تۆمار بکەین بیکەین وەستینەیەک بۆ فێربوونی نابینا بۆ خوێندنەوەی نابینا بۆی کە نابینا ئاستی ڕۆشنبیری و ئاستی هۆشیاری پێ بەرز بکاتەوە بەڕاستە بۆ ئەم 130 کتێبە ماوەی 3 ساڵی پێچووە لەلایەن کۆمەڵێک لە خوێنەرەکان خوێنەری پیا و ئافرەت لە شارەکانی هەولێر و سلێمانی و شارەکانی تر هەروە سەردەم کتێبەکان کە تۆمار کراون تەمەەن 130 کتێبە زیاتر لە هەزاران و دیان هەزار لاپەڕەیە و زیاتر لە هەزاران و دیان هەزار خولەکە بە دەنجی زوڵال ئەو خوێنەرە بە خۆبەخش و بەڕێزانە تۆمار کراوە کە لە کاتە زێرنێکی خۆیان بۆ پرۆژەیە بەخشیوە هەڵبەتە سەرجەمی پرۆژەکەی بە خۆبەخشی هەر لە دابیکردنی کتێب هەر لە خوێندنەوەی هەر لە مۆنتاژکردنی کە سەرجەم مۆنتێرەکان نابینان ئەوانەی کە مۆنتاژ کتێبەکەیان کردووە و ئەوەی کە پێدا چوتەوەش هەمووی نابینایە و ئەمڕۆ دێمە خۆش لە فستیڤالش ئەوها بە کۆمەڵێک نابیناوی بەخشین تەبەن ئەو نابینانێک کە لێرە ئامادەنە سەر و 230 نابینانە لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و دەڤەری ڕاپەڕین و کەرکک و ئەو ناوچانە پێگاتەوە ئێمە پێشتر لە هەولێر کردمان کە بە بەشداربووی نابینەکانی دۆهۆک و خەلیفان و دەوروبەری هەولێر بۆیە ئێمە ئەوەندێک کە بکرێ ئەوەندێک کە دەکرێت هەوڵدین کە زۆرترین نابینا سوود بگەینی ئەو نابینایی کە دەستمان پێینەکە دەگمان پێینەکە ئێمە ئەپلیکیشنێکمان دروست کردووە کە تاکە ئەپلیکیشنە تایبەت بە کتێبی دەنجی لەسەر ئاسی کوردستان و عێراق تایبەتە بە کتێبی دەنجی هەموو کەسە دەتوانێت لە هەر کاتێک بیەوێ دایبەزێنی لە هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS هەر کاتێک کە بیەوە دەتوانێت جێ لە کتێبەکان بگرێت. ئەم کتێبانە ئەمڕۆکە بەڕاستی ڕۆژی کتێبە ئەو کتێبانەی کەوا یعنی بۆ نابینان تۆمار کراوە جێ بایەخە بە تایبەت بابەتە ئاینیەکان کە داوامان کردووە کە فقهی ئیسلامیمان بۆ تۆمارکەن زیاتر لەوەی کە چیرۆک و هێندێ بابەتی لاوەکی هەیە کرێتە ناویان بەڕاستی جێ دەستخۆشی و کەسانێک کە بە شێوەی خۆبەخشی یام خود ئەگەر خۆبەخشیش نەبن شتێک بابەتێکی باش هێنە ناو مێشک و ناخی ئینسانی نابیناوە جێ دەستخۆشی هەر کەسێک بیکات. وڵایزان لە درێژەی پرۆگرامی پەیامی ڕۆژ هەوڵ دەدەین ڕۆماڵی کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بکەین کە بڕیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجام بدرێت بەڵام پێش بابەتانە کۆمەڵێک زانیاری ترمان هەیە بۆ دەربارەی کار و چالاکیەکان لە شار و شارۆچکەکان بە دیاریکراویش لە سۆران خولێک بۆ فێرکردنی قورئانی پیرۆز ئەنجام دراوە و هەروە خولەکە کۆتایی پێهاتووە لەوێ هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوین بینەری دەبێت. سپاس بەخوای پەروەردیگار ئەمڕۆ کە توانیمان کۆتایی بە خولی هاوینە بێنین کەوا بۆ ماوەی 2 مانگ و 15 ڕۆژە بەردەوامە ئەوەی جێی دڵخۆشیە توانیمان قوتابیە ئازیزەکانمان لە شووی هاوینەدا فێری ئەوە بکەین کەوا کاتەکانیان بە فیڕۆ نەچێ و لێرانە فێری ئادابە ئیسلامیەکان و قورئانی پیرۆز هەروەها ناوە پیرۆزەکانی خوای پەروەردگار هەروەها فێری ژیانی پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام بکەین. ئێمە بە پێویستمان زانی ئەو کەلێن و بۆشاییەکەوە لە پەروەردە دروست بووە ئەگەر هەر چۆنێک بتوانین بەشێکی بۆ قوتابی ئازیزەکانمان پڕ بکەینەوە لەم شووی هاوینەدا. گەڕان بە دوای زانست و زانیاریدا دیارە لای هەمووان ڕوون و ئاشکرایەکەوە لەسەر هەموو مسڵمانێک کە نێر بێ یاخود مێبێ بەواجب دانراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وە زیاتریش خوشکە بە ڕێزەکانمان هیوادارم زیاتر منداڵەکانیان
پەروەردە بکەن لەسەر ئەو بەرنامەیەکەوە خی پەروەردگار لۆی داناینە چکە هەر کەسێک دەست بە هەردوو بەرنامەکەی خی پەروەردگار بگریت بۆ دەست بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بگری بێگومان بەختەوەری هەردوو دنیا بێت. خۆشحاڵین کە ئەوڕۆکە خولی هاوینان تەواو بوو مامۆستایانی بەڕێز فێری ئادا بوو ژیاننامەی پێغەمبەر ناوەکانی خودای گەورەیان پێکردین. دڵخۆشین کە ئەو هاوینەمان بە فیڕۆ نەچوو بەشداری خولی قورئانمان کرد و هەروەها فێری چەند ڕەوشتیان کردین بۆ نمونە ئادابی نوێشکردن و چەند ئادابێکی جوان. لەباتی لە کۆڵانەکان فێری شتی بێسوود بین لە ئێرە ئەو پشووی هاوینە فێری قورئان بووین. ئاياتی ئەم قورئانە ڕێنیشانداری ژیانە ئاياتی ئەم قورئانە ڕێنیشانداری ژیانە بەرنامە و ڕێبازمانە قورئانە بەرنامە و ڕێبازمانە قورئانە. دەستخۆشی مامۆستاکان دەکەی فێری قورئانی کردین ژیاننامەی پێغەمبەران زۆر سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێکەین بۆ مامۆستاکان. فێری ناوەکانی خوا بووین هەندێک لەوانە الرحمن الرحيم المالك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق الباري المصير الغفار القهار. لێرانە لە هاوینان لە زیاترەوەی بچینە کۆڵان و شتی بێسوود لێ بدەین هاتینە ئێرانە فێری قورئان بووین. دەستخۆشینە مامۆستایان دەکەی کە ئێمە فێری قورئان کرد ئێمە فێری ناوە جوانەکانی خوای گەورە کرد. فەرمایشتی خواگیانە سۆمای هەردوو چاومانە فەرمایشتی خواگیانە سۆمای هەردوو چاومانە ئیمانی ناو دڵانە قورئانە ئیمانی ناو دڵانە قورئانە. بەرداوام ئەی خوێنماوە بیری لێ ئاکاماوە بەرداوام ئەی خوێنماوە بیری لێ ئاکاماوە هەمیشە ئەیڵێماوە قورئانە هەمیشە ئەیڵێماوە قورئانە. وەڵا عزیزان ئەمڕۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە شاری سلێمانی چوارەمین کۆنگری خۆیە بەستێ و ماوەیەکی دوور درێژە ئامادەکاریەکەن بۆ ئەم کۆنگرێ. ئێستا شتین لای هاوکارمان ڕامیار عوسمان لە ناو هۆڵی کۆنگرە. کاک ڕامیار سڵاوی خوای گەورەت لێ بێت ئامادەکاریەکانی بەستنی کۆنگرە بەکوێ گەیشتەوە لە ناو هۆڵی کۆنگرە چی دەگوزارێ بۆ مام گوازیتەوە؟ بەڵێ هۆنیان دووبارە سڵاوی خواتان لێ بێت دیارە مەسەلە هۆڵی کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامین چەنە لە ناو کۆنگرەی خات و ستارە یاسینمان لەگەڵە خات و هۆنیان لێرە نییە ببورن دیارە هەڵبەتە وەکو ئاماژەم پێکرد ئێستا تقریبان کۆنگرەکە لە سەرەتای دەستپێکردن نزیک بووەتەوە و بەڕێز ماوە ساڵی باپیری سەرۆکی کۆمەڵی دادگەری ئێستا هاتووە تەبان وەکو ئاماژەم پێکرد ئەوی ژووتاری دەبێت. کۆنگرەی ڕێکخراوەکە کۆنگرەی چوارەمێتی کە لە هەرێمی کوردستان دەیبەستێت و وەکو پێشتر ئاماژەم پێکرد ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە بواری پەروەردە و پێگەیاندنی ئافرەتانە لە ماوەی ڕابردووە کاریان کردووە و کاریان بۆ ئەو کردووە کە کۆمەڵگەیەکی تەندروست خێزانێکی تەندروست بنیاد بنێن. هەڵبەتە وەکو خۆتان نەزانن لە ئێستادا کۆمەڵگەی کوردی بە دۆخێکی خراپدا تێدەپەڕێ بە تایبەتی لە ڕووی پەروەردەی و پێگەیاندنەوە ینی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دەیەوێت ئەو بارە لارەی کە لە کۆمەڵگە ئێستا هەیە ڕێکی بکاتەوە ڕاستی بکاتەوە بۆی کە پەروەردەیەکی دروست بۆ ئافرەتان و کچانی تازە پێگەیشتوش بە تایبەت هەیبێت و بنیادی بنێت. لەو چوارچێوێشدا بەردەوامەکو خۆیان دەڵێن هەوڵیان داوە لە ماوەی ئەو 30 ساڵی دامەزراندنی ڕێکخراوەکە تاوەکو ئێستاوە دەیانەوێت لەم کۆنگرێشە زیاتر ئەو بابەتە گرنگی پێ بدەن و هەنگاویان ناوپلانیان دانەوە کە کاری باشتر بکەن بۆ بەرەو پێشچوونی کارەکانیان. شنۆخانمان لەگەڵا دەبێت
ئەو هەم لە ماوەی ڕابردووە چالێکێکی باشی بواری ئافرەتان بووە و کاری کردە لە بواری ئافرەتانە و لە ڕێکخراوی ئیسلامیەکانە دیار بووە. دەمەوێت پرسیاری زیاتر لێ بکەم لەسەر کۆنگرەکەەوە لەسەر ڕۆڵی ئافرەتانی ئیسلامی لە نێو کۆمەڵگادا. شنۆخان سوپاس بۆ جەنابەت. دەمەوێت پێم بڵێ ئەگەر بێتە پێشتر سوپاس دەکەین. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە پاڵ ئەو ڕێکخراوانی دیکەدا لەکوێ ڕێکخراوەکانی دیکەدا بە تا چەند توانێتی بە جیاوازی کار بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئافرەتان هۆشیار بکاتەوە ئاگادار بکاتەوە پەروەردەیەکی دروستیان. ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و خۆتان دەزانن دوای کۆنگرەی حیزب کە یەکێک لە بڕیارەکان ئەوەیە کە دەبێت کۆنگرەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بکرێت. ئەمڕۆ سپاس بەخوا کە ئەم کۆنگرەی ئەبەستین کە ئامانجمانە لەم کۆنگرەیە کە ئەو کار و چالاکیەکانی خوشکان بەرەو پێشبەرین وەکو ڕێکخراوی خوشکان و سمبولێک بین بۆ بەرەو پێشبردننی هەموو ئەو خوشکانی کە بیانەوێت لەم ڕێکخراوەیە کار بکەن و سەدایان هەبێ و دەنگیان هەبێ و ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان ئەتوانم بڵێم لە مای ڕابردووە کاری جدیمان کردووە هەم لەگەڵ ڕێکخراوەکانی تێگرا ڕێکخراوەکانی تر هەموو کۆ ڕێکخراوەکەی خۆمان هەوڵمان ناوە ئەوەی کە لەم کۆمەڵگەیە ئەگوزارێ ئەوەی کە لە سوشال میدیا ئەگوزارێ ئەوەی کە پەروەردەی تایبەتە بە پەروەردەی خێزان بە پەروەردەی مناڵ ئێمە بتوانین کە کاریگەریمان هەبێت لەسەر ئاستی کۆمەڵگا کاریگەریەکی ئۆتۆمان هەبێت کە بتوانین پەروەردەیەکی دروست کە بتوانین داهاتوویەکی باش بۆنەوەکانمان دەستەبەر بکەین بەوەی کە گەنجەکانمان بە تایبەتی خانمانمان کە تازە پێ ئەگەن کە کارێکی وا بکەین کە پەروەردەیەکی باش بکرێن لە ناو ڕێکخراوی خوشکانە ئیش و کار و چالاکی بکرێ و ئێمە هەنگاومان ناوە بەوەی کە بتوانین لە ڕێی دەورات لە ڕێی ئەوانی کە سیمینارات و کۆر کە ئەکرێتەوە بۆ گەنجانمان بۆ خانمانمان هەوڵمان ناوە کە زیاتر هۆشاریان بکەینەوە زیاتر ئاشنایان کەین بە ڕێکخراوی خوشکان و ئەو کار و چالاکیانەی کە لە پێشتر و لە داهاتوو شایکە ئینشاءڵڵا. بۆ ئەم داهاتووە پلانتان چیە بێت ینی ڕێکخراو ساڵانە ئەبێ ئەپدەیتی خۆی بکات؟ ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی یەکەم تیشکی خۆر لەگەڵ دەمکردنەوەی یەکەم خونچە لەگەڵ لێدانی یەکەم دڵۆپەشۆنم بۆ سەرپەڕەی گوڵان لەگەڵ بەڵێ هەزان سپاس بۆەوە کارمان دیارە کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەستی پێکرد. ئێمە لەگەڵ هاوکارم سارە یاسین بەجێتان دێڵین دەچینە لای هاوکارانمان و ڕووماڵی کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەکەن. هەزاران هەزار سڵاو و بەخێرهاتن دەکەینە دیاری. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست دەستپێکی کۆنگرەکەمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێەکەین لەلایەن قوتابی ڤاریا هێمن با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها كذبت ثمود بطغواها إذ انبعث أشقاها فقال لهم رسول الله ناقة الله وسقياها فكذبوه فعقروها فدمدم عليهم ربهم بذنبه فسواها ولا يخاف عقباها صدق الله العظيم. بۆیە ئەم سوورەتی شەمسەمان هەڵبژار کە خۆی پەروەردگار سوێندی بەخۆر و ڕووناکی خواردووە کاتێک بەسەر تاریکی هەڵدێ و دنیا ڕووناک دەکاتەوانێ
ئێوەی خوشکانی ئیماندار زۆر باشن کار و چالاکیتان وەک خۆر لە نێوانماندا دەگەشێتەوە. السلام علیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وا هاتوین و لەگەڵ سپێدەی بەیاندا مژدەی ڕۆژێکی نوێمان هێناوە. سنگی شەومان لەت کردووە و پێمان بە چاوی خەوداناوە. ئاوێزانی لوتکەی چیا و باڵا و منارەی وڵاتین. مژدەی ئاسوودەیمان پێیە پەیامی خەندە و ئاواتین. ئێمەی خوشکان سەرقافڵەی کاروانێکین هاتوین و ناگەڕێنەوە. ئێمەی خوشکان سەرقافڵەی کاروانێکین هاتوین و ناگەڕێنەوە. چه دو مایک کال بوده. نه این است نه زرمیه این خیلی خوبه. تا اون مایک آن تکرار بوده خورده. این کنی دنیا میشه ماست پلیسی میشه نرا. نه چیز زرمیه باید. استفاده نواجه. سیمەتی پێ نای ماسی فرۆشەکە هەر سیرکە لە لای ماسی فرۆشەکان خۆی خۆی کە لەسەر عەرزدا باشە کاکە و بەریکانە بەردەمەوە نێمیگرت وا هاتوین و لەگەڵ سپێدەی بەیاندا مژدەی ڕۆژێکی نوێمان هێناوە. سنگی شەومان لەت کردووە و پێمان بە چاوی خەوداناوە. ئاوێزانی لوتکەی چیا و باڵا و منارەی وڵاتین. مژدەی ئاسوودەیمان پێیە پەیامی خەندە و ئاواتین. ئێمەی خوشکان سەرقافڵەی کاروانێکین هاتوین و ناگەڕێنەوە. چیا خۆگری فێر کردوین بە هەناسەی هیچ گڕکانێک ناتوێنەوە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەخێرهاتن لەلایەن بەڕێز شنۆخانەوە ئەندامی لیژنەی باڵای کۆنگرا بافەرمێت. چی بکەین؟ تەواو؟ دەست پێکەم؟ بە ناوی خوای گەورەی میهرەبان ئامادەبوانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. بە ناوی سەرجەم خوشکان و ئەندامانی کۆنگرەی چوارەمەوە بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین. بە تایبەتی بەخێرهاتنی سەرۆکی کۆمەڵی دادگەری بەڕێز مامۆستا عەلی باپیر و ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی و هەروەها بەڕێز مامۆستا عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان دەکەین و پەرلەمانتاران و تەواوی میوانان و ئامادەبوان و خوشکانی بەڕێز دەکەین. بەڕێزان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە هەلومەرجێکدا کۆنگرەی چوارەم ئەنجام دەدات کە مەبەستمانە پێداچوونەوە و نوێبوونەوە و بەڕێوەپێشچوون لە کارەکانی ڕابردوومان بەدی بهێنین.
دەمانەوێت وەک چۆن هەمیشە بەشدار بووین لە بنیادنانی خێزان و پەروەردەی دروستی خوشکان و بەدەمەوەچوونی داخوازی و پێداویستیەکانیان بە هەمان شێوە و زیاتریش بەرەنگاری ئەو هەوڵ و شاڵاو ببینەوە کە ڕووی لە کۆمەلگاکەمان کردووە بۆ لەبەریەک هەڵوەشانەوەی بەها باڵاکانی خێزان و بەلاڕێدابردنی کچان و گەنجان و لاوان. ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین هەموو هەوڵ و تواناکانمان بخەینە کار بۆ بەجێهێنانی ئەرکی سەرشانمان لە بەرامبەر کۆمەڵگەکەمان بە تاک و خێزان و دامەزراوە کۆمەڵایەتیەکانەوە. دووبارە بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان 27 هەشتی 2022. بس ويدرو بقدر ما كان نصيت الثاني كدانا بسيطة روجارو يخوب اللي يدخل روجارو سيولاري مشي قربان الحلا وين بخينا يا كاكا ئێوە هاتن بەدەستی پڕ میهر و سۆستان ئاو پرژێنی گوڵە سیس و ژاکاوەکانی ئەم مەملەکەتە بێنازەی ژنبوونتان کرد. هەر لەو کاتەوە بەڕێکەوتن و بەڕووناکی دڵتان ئەم شەوە زەنگی جەهلەتان ڕۆشن کردەوە. جارێکی تر وەرنەوە لەم سەردەمی هەرزانی و هەڕاجبوونی ژندا نرخ و بەهای ئیسلامەتی بۆ ژن و ژیان بگەڕێنەوە. وەرنەوە لە ئامێزی ئەم دینەدا بە لەچک و حیجابەکەتان تاجی ڕێز و گەورەی لەسەرنێن. وەرنەوە بە دیار ئەم چرای عیلم و عیرفانەوە وەک هەمیشە ئێشک بگرن لە پشت هەر پیاوێکی مەزنەوە ئێوەن قەڵای ورە و بەرنەدان. هەرچی عالم و عابدە لە مەدرسەکەی ئێوەوە چوونە سەر ساحەی ئەم ئیسلامە و لە دەستی ئێوەدایە هەرچی ئەمن و ئەمان و ئارامشی نێوژیان. بەڕێزان، ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕێز خات و قومریە شێخ محەممەد بەرزنجی بافەرمێت. بسم الله الرحمن الرحيم. اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم إسلام دينا.
بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان، ئەندامانی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سەرکردایەتی و کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەری، بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان، خوشکان و برایان سەرجەم ئەندامانی کۆنگرە، ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. سوپاس و ستایش بۆ پەروەردگاری باڵادەست کە تەمەنی پێبەخشین جارێکی تر و لە قۆناغێکی گرنگی تری کاروانی ڕابوونی ئیسلامی و ڕێکخراوی خوشکانی ئیسلامیدا بە یەکتر شاد بینەوە کە ئەویش کۆنگرەی چوارەمی ڕێکخراوەکەمانە. خوشکان و برایان، لە ڕوانگەی ئەو ئایەتە پیرۆزەوە دروشمی کۆنگرەکەمان بریتیە لە ئیسلام بەرنامەی ژیانمانە، چونکە ئاینی پیرۆزی ئیسلام گەورەترین نیعمەتی پەروەردگارە بۆ بەندەکانی، ئاینێکی تەواو و کامڵە و بۆ سەرجەم لایەن و ڕەهەندەکانی ژیانی مرۆڤایەتی هەتا ڕۆژی دوایی. بەڕێزان، ئەم ئاینە پیرۆزە بۆ بەرجەستەکردنی ئاسوودەیی و خۆشگوزەرانی مرۆڤەکان و کۆمەڵگە جیاوازەکانی گێتی هاتووە بۆ چەسپاندنی دادگەری، بەڵام چەسپاندنی دادگەری بە فەرمانکردن بە چاکە و قەدەغەکردن لە خراپە دێتە دی کە ئەرکی سەرشانی خوشکان و برایان و ئافرەتان و پیاوانە بەبێ جیاوازی، هەروەک چۆن خالقی بوونەوە دەفەرمێت والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. خوشکان و برایان، جەوهەری کاری ڕێکخراوەکەمان هاوشانی برایان جێبەجێکردنی فەرمانکردن بە چاکە و بەرگریکردن لە خراپەیە لەسەر جەم بوارەکاندا. ئەم ئایەتە پیرۆزە دیاریکردنی وەک یەک ئەرک و بەرپرسیارەتی باوەڕداران لە ژن و پیا و کۆتایی هێنان بوو بە کۆی ئەو بێڕێزیەی کە لە شارستانیەتەکانی پێش ئیسلام بە ئافرەت دەکرا. ئەو فەرمانەش بە حکمت و دانایی ئەنجام دەدرێت، هەروەک خوای گەورە دەفەرمێت ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ئەم ئایەتە پیرۆزەش زۆر بەڕوونی و بەجوانی بنەماکانی بانگەواز دەستنیشان کراون کە بریتین لە حکمت بەواتای بانگەواز لە چوارچێوەی قورئان و سوننەتدا، ئامۆژگاری و گفتاری نەرم و جوان، گفتوگۆی زانستی و بەسوود هەر لە سۆنگەی ڕێکخراوەکەمانەوە تا ئەمڕۆ ستراتیژ و پلان و نەخشەڕێی خۆی دیاری کردووە. پشت بەخوا لە ئایندەشدا لەسەر هەمان نەخشە ڕێدەڕۆین، بەڵام بە میکانیزم و ڕێکاری سەردەم. لێرەدا تیشک دەخەینە سەر کار و چالاکیەکانی ڕابردوومان و پلان بۆ ئایندەمان لە 6 تەوەردا. تەوەری یەکەم تەوەری بواری بانگەواز. ئێمە وەک ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ڕابردوو گرنگیمان بەم بوارە داوە، جا چ لەسەر ئاستی تاک بێت یا لەسەر ئاستی ڕێکخراو بە شێوەیەکی گشتی. وەسپاس بۆ خودای گەورە توانیومانە جێپەنجەمان دیار پێت لە پێگەیاندنی منداڵان و کچان و ئافرەتانی کۆمەڵگەکەماندا. دیارە هەستیشمان بەوە کردووە کە پێویستە زیاتر گرنگی بەم بوارە بدەین، چونکە تەحەدی و ئاستەنگ و بەربەستمان لەلایەک و هێرشی دژە ئاین لەلایەکی ترەوە زۆر سەختتر و مەترسیدارتر بوون لە پلانی داهاتووماندا بە شێوەیەکی ئەکادمی و زانستی و لەسەر هەموو ئاستێکی تەمەنە جیاوازەکان خولی بانگەواز دەکەینەوە، هاوکات پشتیوانی زیاتری خوشکانمان دەکەین تا لە قوتابخانە شەرعیەکان بخوێن و بگەن بە ئاستێکی شیاوی زانستی و شەرعی. دووەم، بواری پەروەردە. بە درێژایی مێژووی ڕێکخراوەکەمان یەکێک لە دروشمەکانمان بریتی بوون لە پەروەردەی ڕەسەن کە مەبەستمان لێی پەروەردەی ئیسلامی بوو. لەسەر جەملەقەکانماندا بە بەردەوامی خول و خێوەتگە و کار و چالاکی پەروەردەیی هەبووە. پەروەردەی ئیسلامی
تاکێکی تەندروست بۆ کۆمەڵگەکەمان پێدەگەیەنێت تاکێک کە ببێتە هەوێنی ئاسوودەی خێزان و کۆمەڵگە لای کەستان شاراوە نییە کە ئێستا بە پیلان و پلانێکی نەگریسی دوژمنانی دین و ژینی گەلەکەمان و ئەلمانیەتە دەردەستەکانیان هەرێمەکەمان بەرەو ئاقارێکی ترسناکی نەخوازراوی دژە ئەخلاق و پەروەردەیی ئاڕاستە دەکرێت ئەویش بە شێوەیەکی ڕێکخرا و لە ناوەندەکانی خوێندنەوە بۆیە لە ئایندەدا ئەرک و بەرپرسیارەتیمان زۆر دژوارتر و پڕ لە قوربانیدان دەبێت پێویستە بە گیان و ماڵمان دژی ئەو پلانە بوەستینەوە و پوچەڵی بکەینەوە ئەویش بەکاراکردنی زیاتری ناوەندە پەروەردەیەکانمان لەلایەک و گرتنە بەری ڕێکاری شەرعی و یاسایی و شارستانی لەلایەکی ترەوە بۆ باز پارێزگاریکردن لە منداڵ و گەنج و ئافرەتی کۆمەڵگەکەمان لە لادان و هەڵدێری ئەخلاقی بواری کۆمەڵایەتی دیارە کە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی هەر ڕێکخراوێکی شارستانی و جەماوەری بریتیە لە گرنگیدان بە پرس و بابەتە کۆمەڵایەتیەکان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا گرنگیەکی زۆری داوە بەم بوارە هەوڵی بەهێزکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکانی داوە لە نێوان ئەندامان و لایەنگران و لە بۆنە خۆش و ناخۆشەکانیاندا ئامادەگی هەبووە هەروەها بۆ دەرەوەی ڕێکخراویش کاری زۆری کردووە و توانیوێتی پەیوەندیەکی کۆمەڵایەتی ڕەسەن لەگەڵیاندا دروست بکات بە ئامانجی هاندانیان بۆ پشتیوانیکردنی شەرع و خێزان و لە بواری کۆمەڵایەتیدا هەموو دەزانین کە هەرێمی کوردستان دووچاری قەیرانی کۆمەڵایەتی بووتەوە و بەرنامەی ترسناک هەیە بەهۆی هەژمونی میدیای نابەر پرس و سەدان زنجیرە و دراما و بەرنامەی دژ بە ئاین و دابوونەریتی ئیسلامی کۆمەڵگەکەمان هاوکات تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کارلێکە ناشەرعیەی کە لە نێوان بەکارهێنەرەکانیدا دروست کراوە بۆیە ئەرکی ئایندەمان دەیان جار قورسترە و پێویستی بە پلانی ڕۆشنگەر و خۆپارێزی زیاتر هەیە هەروەک چۆن لە ڕابردوودا کارمان کردووە بۆ هۆشیارکردنەوەی کچان و ئافرەتانی کۆمەڵگەکەمان بەبێ جیاوازی حیزبی و ناوچەیی لە ڕێگەی خول و وەرکشۆپ و کۆڕ و سێمینارەوە لە ئایندەشدا سەرڕای ئەو کارە بە ڕێگەی یاسایی و لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە بە هاوکاری ڕێکخراوە پیشەیەکان و هەوڵ ئەدەین بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی هەر فیلم و دراما و بەرنامەیەک و گرتەیەک کە مەترسی هەبێت بۆ سەرڕەوشت و ئاکار و پەروەردەی کۆمەڵگەکەمان بواری هاوکاری و خزمەتگوزاری لەم بوارەدا ڕێکخراوەکەمان لە سەرەتاوە پرۆژەی هەبووە بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی کوردی لە ڕووی هۆشیاری و داراییەوە لەسەر جەم لقەکانماندا خولی پەروەردەیی و نەهێشتنی نەخوێندەواری هەبووە توانراوە ژمارەیەکی زۆر لە ئافرەدان تێدا فێری خوێندەواری ببن و کەڵکی لێوەربگرن و قورئانی پیرۆز و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاشنا کراون هاوکات پرۆژەی سۆمای چاوانمان کە ڕۆڵێکی دیار و زۆر گەورەی بینیوە لە هاوکاری دارایی و پەروەردەیی و تواناسازی ئافرەتان توانیومانە خزمەتێکی بەرچاو بکەین بە مناڵانی هەتی و کاپدەرامەتان هەروەها لە پلانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامیدا خولی بەردەواممان هەبووە بۆ تواناسازی ئافرەتان وەک درومان و کاری دەستی لە ئایندەشتا ئینشاءالله بە پشتیوانی هەموو لایەک هاوکاریەکانی مادی و معنەوی ڕێکخراوی خوشکان بەردەوام دەبێت بواری ڕێکخراوەیی سەرەتا دەمەوێت بڵێم کە بە فەزلی پەروەردگار و بە هەوڵ و دڵسۆزی خوشکان لەسەر ئاستی مەکتەب و سکرتاریەت و لقەکان و خوشکانمان لەسەر جەم ئاستەکانی تریشدا و بە هاوکاری و پشتگیری برایانمان ئێستا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕقەمێکی دیار و کاریگەری سەرگۆڕەپانی هەرێمی کوردستانە لە هەموو بوارە ڕێکخراوەیەکاندا لە ناوەوە و تەنانەت لە دەرەوە و حزوری هەیە و توانیومانە ببینە هێمای نوێنەری ڕاستەقینەی ناسنامەی ئیسلامی ئافرەتی گەل و نەتەوەکەمان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی توانیوێتی کە ڕێگری بکات
کە لە زۆر ئەجێندای دەرەکی و ناوەکی دژ بە ئاین و کللتور و دابوو نەریتی ڕەسەنی کۆمەلگا دەنگێکی دلێر و چاونەترس بووین لە بەگژات چوونەوەی پلانی ناحەزان مەشغەڵی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی خێزانی بووین هەک بەمان پڕە لە چالاکی جۆرا و جۆر بۆ سەقامگیری و ئاسوودەیی کۆمەلگەی کوردی لە ئایندەشدا بە پشتیوانی خوای گەورە بە گوڕوتینێکی زیاترەوە لە کاری ڕێکخراوەییماندا بەردەوام دەبین بواری سیاسی دیارە خوشکان و ئافرەتان هەر لە سەرەتاوە باڵێکی بەهێزی ڕابوونی ئیسلامی بوون لە هەرێمی کوردستان لەسەر جەم وێزگەکاندا هاوکار و پشتیوانی برایان بوون بۆ بەرەو پێشبردن و سەرخستنی کار و پرۆژەی ئیسلامی و سیاسی ڕاستە تا هەنووکەشکاری سیاسی نەک لە کوردستان بەڵکو لە هەموو جیهان سیمایەکی پیاوانی هەبووە کە من ئەو ئافرەتانەی لە ناوەندەکاندا ئامادەگیان هەبووە بەڵام ئەمڕۆ سیمای ئافرەتی بەتوانە و لێهات و ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبووندا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەوڵدایە پێگەی ئافرەتی خاوەن پەیام بەهێز بکات لە ناوەندەکانی بڕیار دەتوانین بڵین کە لە کۆمەڵی دادگەری بە بەراورد لەگەڵ قۆناغەکانی تری کاری ئیسلامی لەلایەکەوە گرنگی زیاتر دراوە بە خوشکان و بواری زیاتریان بۆ ڕەخساوە تا بەشداری کایی سیاسی بکەن هەم لەلایەکی تریشەوە خوشکان توانیویانە بەتوانە و لێهاتووی خۆیان خواستی بەشداری پێکردنی زیاتریان بەرجەستە بکەن ئێستا لە ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی و مەڵبەند و سەرجەم ئۆرگانەکانی حیزبدا ڕێژەیەکی باش لە خوشکانمان بەشدارن بەڵام ئەو ڕێژەیە هێشتا لە ئاستی تموحی ئێمەدانە جیا لە کۆتا و خوازیارین کە خوشکان بە هەوڵ و کۆشی خۆیان بتوانن ئامادەیی و کاریگەریەکی زیاتریان هەبێت لە کایە سیاسیەکاندا لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕینەوە کە دڵسۆزی و ئیخلاسی زیاترمان پێ ببەخشێت بۆ کار و پرۆژەکانمان و ئەم کۆنگرێژ بکاتە وێزگەی گوڕوتینێکی زیاتر بۆ جێبەجێکردنی ئامانجەکانمان و خزمەتکردنی ئیسلام و موسڵمانان وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵا وبەڕەکاتوه ماندوو نەبن خوشکانی ماندوو نەناسم خوشکانی خاوەن بە ئەزمونم لەم زەمەنی فیتنەدا ببنە قەڵغان ببنە بەرگی عرفەت و بەرخۆ لە پاکیزەکانی نیشتیمان ئێوەن بێشکەی ڕاژەنینی چەندین مناڵی بێباوەک ئێوەن دەسەسڕی ئەسرینی چەندین چاو و دڵی غەمبار لەم کاروانی ئیمانەوە بۆ ڕێگای کۆچ ببنە ئەسما لەبەر چرای علم و معریفەتە ئائیشە بن بۆ بەخشندەی و سەخاوەت تابعی خەدیجە بن لە نێو کۆشکی هەر فیرعەونێکدا ببنە ئاسیا بەڕێکەون ڕێگەتان ئاوەدانە و پڕە لە نور ئەی موسافیرە دڵ زیندووەکانی ئەم کاروانی هیدایەتە میوانە بەڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست ئێستاش کاتی پێشکەشکردنی مارشی ڕێکخراوە داوا لە ئێوەی بەڕێزەکەین ئەو ئەرکەمان بۆ بکێشن هەستنە سەر پێ سوپاسدانەکەین
زۆر سپاس دەستان خۆش بێ ماندوو نەبن. میوانە بەڕێزەکان خوشکانی زێدە ئازیزم ئێستاش لەگەڵمان بفەرمونون بۆ پێشکەشکردنی فیلمێکی دۆکمنتاری لەسەر مێژووی ڕێکخرا و ئامانجەکان فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان مێژووی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای سەرهەڵدانی تەوشمی ئیسلامی لە کوردستان ئافرەت شان بە شانی پیاو چۆتە کۆڕی خەبات و لەو پێناوشدا لە ئازار و ئەشکەنجۆ و قوربانیدان بەشدار بوو و چەندەها قۆناغی سەختی بڕیوە. بەپێی گۆڕانی قۆناغەکانیش گۆڕانکاری و خۆسازدانەوەی بەخۆیەوە بینیوە. ئەگەر لاپەڕەکانی خەباتی زیاتر لە 30 ساڵی ڕابردوو هەڵبێنەوە ڕوودا و گۆڕانکاری و ئامارەکان ڕاستیەکانی ئەو تێکۆشانە ڕوون دەکەنەوە. گرنگیدان بە ئافرەت لە بنەما سەرەکیەکانی بزافی ئیسلامیە و بەمەشبەشێکی زۆر لە قورئان و فەرموودە و ژیانی ئیسلامی ڕوونیان کردووەتەوە هەر لە خوێندن و بەشەکانی زانستەوە بگرە هەتا بواری چالاکی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕامیاری بە دەق و پراکتی سەر نەنداوە. پێویستە ئەوەش بزانرێت گرنگیدان بە بژاردنەوەی کاری ئافرەتان بۆ گەڕاندنەوەی ڕۆڵیان لە ناو کۆمەڵگەدا نەک لەبەر لاساییکردنەوە نییە بەڵکو لە پێویستیەکانی پێشکەوتنی ڕۆکی ئیسلامیە و بەبێ ئەوە مەحاڵە گۆڕانکاری و سەرکەوتن بەدی بهێنرێت. ڕاستیەکان ئەوەمان گۆڕون دەکاتەوە هەر کاتێک ئافرەت لە بوارەکانی ژیان دوور خرابێتەوە ئەوە کۆمەڵگا تووشی شکستی و بێگێزی بووە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش هەمیشە بەشێکی دانەبڕاو بووە لە خەباتی بسوودنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان. سەرڕای هەبوون کۆسپ و ئاستەنگ لە تێکۆشان و خۆڕێخستنەوە و نەوەستاوە و هەمیشە هەوڵیداوە ڕیفۆرم و چاکسازی ئەنجام بدەن بە هەڵسەنگاندن و پێداچوونەوەی ئەزموونی ڕابردوو مەشغەڵی نوێ بەتێن و ڕۆناکتر بکەن. بێگومان ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان قۆناغەکانی خەباتی بێوچان کاری ڕێکخراوەی پێش ڕاپەڕین و پاش ڕاپەڕین بەهاری 1991 بینیوە ئەو قۆناغەش بۆتە بەشێک لە مێژووی ڕێکخراوەیمان. مێژووی خەبات و خزمەتی خوشکان بەشێکی دانەبراوە لەگەڵ سەرهەڵدانی خەباتی ڕابوونی ئیسلامی لە کوردستان پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش لەگەڵ گۆڕینی شێوازی خەبات لە خەباتی شاخەوە بۆ خەباتی شار خوشکانیش وەک هێزێکی مەدەنی و کاریگەر هاتنەوە مەیدانی کار و خزمەت و چوونە کۆری خەباتی کاری ڕێکخراوەی و چەند ڕێکخراوێکیان دامەزراند و دواتریش بە پێویستاندا هەردوو ڕێکخراوی شورای خوشکان و یەکێتی ئافرەکانی موسڵمان لەژێر ناوی خوشکانی یەکبوونی ئیسلامی درێژە بە کاروانی خزمەتیان بدەن. بە پێویستی ئەزانی کە ئاماژە بەو بدەین کە خوشکان لە پێناو خزمەتی زیاتر هەوڵیان داوە قۆناغ بە قۆناغ سەرجەم هۆکارە باوەکان بەکاربهێنن وەک گۆڤاری سنوور 30 ژمارەی لێدەرچوون، گۆڤاری پەیامی خوشکان 20 ژمارە و پاشانیش گۆڤاری سایە ئێستاش لاپەڕی تایبەت بە خۆیان هەیە لە کۆمەڵایەتەکان. شایانی باسە ڕێکخراوی خوشکان تا ئێستا 3 کۆنگرەی خۆی بەستووە لە هەر کۆنگرەیەک بەپێی پێویستی واقعەکە گۆڕانکاری پێویستی لە پەیڕە و پرۆگرام و هەیکەلی کردووە وە کۆمەڵێک ئامانجیان دیاری کردووە و لەو پێناوەدا کاریان کردووە. ئەم ڕێکخراوە توانیوێتی ببێتە قوتابخانەیەک بۆ پێگەیاندنی چەندین ئافرەتی سەرکردە و لێهاتوو
پێشکەشکردنی بەناوەندەکانی حکومەت و پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان هەردەم ئازایانە و بەگڕووکینەوە لە هەڵبژاردنەکاندا خوشکان خۆیان سەرپستووە و گەیاندویان نەتە ناوەندی بڕیار چ لە ناو حیزب و چێ لە دەرەوەی حیزب نمونەی ئەو خاتوونە بەڕێزانەش ئەمان خاتوو ئابان ئەحمەد لە ساڵی 2005 بۆتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ساڵی 2010 تا 2015 ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بوو لە ساڵی 2015 بۆتە ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی دادگەری و تا ئێستاش بەردەوامە خاتوو شەمسە سەعید لە ساڵی 2005 تا 2009 ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان بووە خاتوو کەژاڵ مەجید لە ساڵی 2005 تا 2009 ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان بووە خاتوو سەرگوڵ ڕەزا قەرەداقی لە ساڵی 2009 تا 2013 ئەندامی خولی سێهەمی پەرلەمانی کوردستان بووە خاتوو نەجیبە لەطیف ئەحمەد لە ساڵی 2013 تا 2018 ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووە ئێستاش ئەندامی دەستەی چاودێری و بەدوادارچوونی کۆمەڵی دادگەریە خاتوو شکریە شێخانی لە ساڵی 2013 تا 2018 ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووە خاتوو بەدرێ ئیسماعیل لە ساڵی 2015 بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و ئەندامی ئەنجومەنی چاودێری لە ساڵی 2018 بۆتە ئەندامی پەرلەمانی کوردستان و تا ئێستاش بەردەوامە خاتوو ڕوپات ئەحمەد لە ساڵی 2018 بۆتە ئەندامی پەرلەمانی کوردستان و تا ئێستاش بەردەوامە خاتوو میدیا ئەحمەد لە ساڵی 2014 بۆتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و تا ئێستاش بەردەوامە خاتوو قەدەمخێر عەبدوڵڵا لە ساڵی 2005 تا 2014 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووە و ئێستاش بەرپرسی ناوەندی ڕێکخراوە پیشەیی و مەدەنیەکانی کۆمەڵی دادگەری کوردستانە خاتوو چنار جەلال لە ساڵی 2014 بۆتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر و تا ئێستاش بەردەوامە خاتوو کومریە شێخ محەممەد بەرزنجی لە ساڵی 2015 بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و بەرپرسی ناوەندی خوشکانە و تا ئێستاش بەردەوامە خاتوو مرواری محەممەد لە ساڵی 2015 بۆتە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و ئێستاش ئەندامی دەستەی چاودێری و بەدوادارچوونی کۆمەڵی دادگەریە